زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ کۆبوونەوە بە ئاشکراکردنی پرسێکی گرنگ کە ئەویش یەکگرتنەوەی ڕێکخراوی زەردەشتیان لە چوارچێوەی فیدراسیۆنێکی یەکگرتوو کە دەبێتە هۆی قوارەیەکی گرنگ بۆ یەکگرتنەوەی هەموو ڕێکخراوەکانی زەردەشتی کە بەداخەوە لە سەرەتای ساڵی 2015 تا ئێستا لەبەر هەڵەی چەند کەسێک کە نەیانتوانی پەیامی بیر و وتە و کردداری چاک بەرجەستە بکەن لە ڕەفتار و هەڵسوکەوتیان خۆشبەختانە دوای هەوڵدانی دڵسۆزانەی هەندێک کەس کە جێگای شانازین لە ڕێکخراوەکانی زەردەشتیان کۆ بکەینەوە لە یەک فیدراسیۆنی زەردەشتیان هەموو ڕێکخراوە زەردەشتیەکان لەخۆ بگرێت و بە یەکڕیزی و تەبایی پرۆسەی ڕابوونی زەردەشتیان لە کوردستان بەڕێوە بەرین. لە ئەنجامی هەستکردن بە بەرپرسیارەتیمان بە مەبەستی یەکڕیزی و لە یەکتێگەیشتن لە ناو ڕێزەکانی زەردەشتیدا بە هەماهەنگی لەگەڵ یەکتر هەردوو ڕێکخراوی یاسنا بۆ گەشەی فەلسەفەی زەردەشتی و ڕێکخراوی مەرێ بۆ فەلسەفەی زەردەشتی و بە هاوکاری دڵسۆزانی بەهدین فیدراسیۆنێک پێکهێنرا لەژێر ناوی سەرای زەردەشتیانی کوردستان کە پێک دێت لەسەرجەم ڕێکخراوە زەردەشتەکانی کوردستان و ئەو گروپ و ڕێکخرا و کەسایەتیانەی فکر و فەلسەفەی زەردەشتیان لاپەسەندە. بنشي